چالاکانی هەڵەبجە و بەشێک لە وڵاتیانی شارەکە دژی گرانکردن و بە ئەلکترۆنیکردنی عەریزەنووسین گرد بوونەوە و داوایان کرد پێویستە ئەو کۆمپانیایی کە کاری عەریزەنووسی لە 3000ەوە کردووە بە 15000 دینار کارەکانی ڕابگرێت. چالاکانی مەدەنی چوونە ناو ئۆفیسی کۆمپانیاکە و کارەکانی عەریزەنووسی ئەلکترۆنیان ڕاگرت. هەمومان ئیشمان دەکەوێت لەوەچە کەمترین ئیشمان لێرە خۆمان کەمترین ئیشمان ماوە بەسەوە شتێک لێرە مێردەکەم کەمەندامە 3000 لە گیرفانە. بەڵام ئەمان چاوەڕێوەیان نەکرد لە بەیانەکەیەوە بەبێ ئەو گەڕانەوە بۆ حکوومەت بۆ هیچ شتێک دەستیان کرد بە کارەکانی خۆیان. ئەمەش بەڕاستی نیگەرانیە مولایەکی لێکەوتەوە ئێمەکو چالاگوانان بە نوێنەرایەتی خەڵک زۆر تووڕێە لە مەزە هاتوونە تێرە پێمان ڕاگەیان بەخۆشی پیانەڵێن ڕایگرن چونکە دواتر لەوەچە خراپی لێ بکەوێتەوە چین و پێمان وتن و وتمان ئەبێ بە هەر نرخەکەی و کارە ڕاگرن ئەوەتە کارەکەمان پێ ڕاگرتوون و تووشمانە سبەینێ دووسبەی هەر ڕۆژێکی تر هەتا ئەم وەزع بەلایەکان نەخرێەوە هەڵەبجەی سیستان نەکرێت لەم بابەتە ئێمە قوبوڵی ناکەین ئەمە شارەکانی تر نیم بچینە ژێرباری ئەم داواکاریە کە بارگرانی بۆ خەڵک دروستەکە. هاوڵاتیەک دەڵێت پارەی عەریزەکەی پێ نەبوو و قەرزی کردووە بۆ ئەوەی کارەکەی ڕایی بکرێت. دەژڵێت سەرباری ئەو هەموو قەیرانە کۆمپانیا حیزبیەکان ژیانی خەڵک قورستر دەکەن. عریزەکەم هەموو چێت تەواو کردووە ئیساڵیان ئایا عریزەی 500,000 بوڕی مژتم لە کوێم بگەنە مەعاشێکم بەخوا لەم کوردستانە دینارێکمانیە لەم کوردستانە پیاوەکەم کەساسە بە فەقری ئەمەکو کوڕمایتە دابی بۆ ئۆسمەوە سەقەرەوێڵەوە خەریکە ئەمری حەو سەرخێزانمەیە بەخوا وەڵا قەرزم کرد لە زەلامکی ناسایە داوتەوە بەرەوەڵە بەرە بەخوا بارگرانیە گشتی داماوە گشتی فەقیرێ گشتی هەژارە نەمەعاشەیە و نەکاسبێ ڕۆژێکی ڕەشە بەخوا خوانێ سێ چاکم بەخوا هەروەوە بێکاروە بێ ئیش وەر لە ماڵە کەوتگ اینوە هەیە مناڵمان مەکتەبی تەواو کردو هەروە لە ماڵە کەوتووە. بەڕێوەبەری فەرمانگەی دادنووسی هەڵەبجە ئاماژە بۆ دەکات ئەوان ناتوان ڕێگە لە جێبەجێنەکردنی کۆمپانیاکە بگرن چونکە ئەنجومەنی وەزیران گرێبەستی لەگەڵ کۆمپانیاکە کردووە نەشی شاردەوە نرخەکەی گرانە و پێویستە پێداچوونەوە بە نرخەکەیدا بکرێت. سەبارەت بە نرخەکەی هاوڵاتی مافی خۆی هەیە بە دوواداچوون بکە و داواکاری پێشکەشکە بۆ لایەنی پەیوەنددار بۆ پیادەچوونەوە بە نرخەکانە بەڵام وەکوتمەوە لە دەسەڵاتی ئەمانە نرخەکەم بکەین و بکەینە بە 3000 بە 5000 ئێمە تەنها لایەنی جێبەجێکاری و حەزەکەم ئەو تێبینیش بڵێم کە ئێمە دوا پارێزگاین ناوەندی پارێزگەکە جێبەجێ کردی ئەنی تقریبا نزیک لە زیاد لە ساڵێک نزیکی ساڵە زیاتر لە ناو هەولێر و ساڵ و چەند مانگ ئەبێت چەند مانگێکە فەرمانکای ناو سلەیمانی و دوهۆک جێبەجێ کراوە پارێزگای هەڵەبجە ئەمە یەکەمین فەرمانگە و یەکەمین دایرێت جێبەجێکرێتە و ئێمە ناتوانین بە سەراحەتەن ڕێگری بکەین لە جێبەجێکردنی. کۆمپانیاکە ئۆفیسی خۆی لە ناو بینای فەرمانگەی دادنووسی کردوێتەوە کە شوێنەکە بەشی سەوزاییە لە فەرمانگەکە و کابینەی لێدانراوە. ماوەی هەفتەیەکە عەریزەنووسی دادنووسی لە 3000ەوە کراوە بە 15000 دینار و ئەوەش کاردانەوەی وڵاتیان و چین و توێژەکانی بەدوای خۆی داهێناوە. لە ئێستاشدا بە فشاری چالاکانی مەدەنی کۆمپانیاکە کاری عەریزەنووسی ڕاگرتووە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.